سلاوتان لەبێت بینێرانی دیمەن تیڤی من دووبارە گەڕامەوە بۆلاتان لە پرۆگرامێکی تری مایکە سوورەکە من ئەمڕۆ دووبارە لەکوێم بێگومان فامیلی مۆڵ من ئەمڕۆ کۆمەڵێک دیاری نوێم پێیە ئەمڕۆ دووبارە پرسیاری نوێمان هەیە بزانین چاڵنجی نوێمان هەیە بزانین کە قسەمان بۆ کە گەشتێکی خۆشمان پێشکەشەکە با بڕۆین. سلااوت لەبێت سلااو لێوەش بەڕێزی بەخێراتی بە فامیلی مۆڵ مەمنون زۆر سپاس بەڕێزی زۆر سپاس ڕۆژانە بچێوە خەریکی بزانم فامیلی مۆڵ چۆن ئەبینی وڵای ئێمە فەرمانبەرین ڕۆژانە بەدەوام عادەتەن بەدەوامەوە خەریکینی تر دەبینی مەسەلەن 15 ڕۆژ جارێک یان مانگی جارێک گەر بەتەنیا بێ یان لەگەڵ خێزان بێ دێین بۆ فامیلی مۆڵ لەگەڵ ڕەمەزانە چۆنی باش کوڕ بخوا ئەو ساڵ باشین ئەو ساڵ ئەو ساڵە باشین ماشەڵڵا دەنگەکە ئەوەندە بەرزە ئەبێ دەنگم زۆر زۆر بەرزکەمەوە من خاتونەکەی من وەکەمێ گۆرە ئێرە بە قوربان تۆ چۆنی؟ باشم سپاس باش ممنون سپاس ئەو جلە کوردی جوانە چییە لە بەرتا؟ والله زۆر کەیف پێتێت بەرەندێ بەلێ زۆریش خەڵکی کوێی؟ ئاکرێ بەلێ هەر لەوێ دانیشتنیە لێرە؟ تازە من شیکری هاتیمە هەف لێرێ یعنی زەواجت کردووە بە هەول هاتوو بە هەولێر؟ بەلێ هاوسەرەکەت خەڵکی کوێیە؟ خەڵکی هەف لێرەیە خەڵکی هەولێرە؟ بە زۆر بزانم ئەوی شەر زمانی نزیکە لە زمانی تۆوە؟ بەلێ بەلێ هەر یێمەیە خزمتە؟ بەلێ چۆن گەیشتنەیە کارە بۆم باسکە بزانم والله قسمەت نسیبی و خزم بی و نسیبیش بی بەلێ چ سیفەتێکی ئەوت زۆر زۆر بەدڵە؟ هەمە هەمیەتوە هەمووی بەدڵە؟ هەمووی زۆریش شتێکی زۆر زۆر تایبەتە لە لای تۆ یعنی بڵێ ئەو سیفەتەی زۆر زۆر تایبەتە لە لای من والله هەمە یەک لێکی باشترن لێکی باشترن بەلێ تۆ خانمی ماڵی؟ بەلێ ڕۆژانە لەگەڵ خواردن دروستکردن و لەگەڵ ڕەمەزان و بەڕۆژوو بوون وەزع چۆنە؟ الحەمدلله زۆر باشە زۆریش ڕۆژانە چۆن تێپەڕە لە لای تۆ؟ والله الحەمدلله زۆر باشە شوڵێت ماڵێنە و فتۆرەیە و بەلێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بزانم بگەڕێمەوە لە هاوسەرەکەت بزانم ئەو چ سیفەتێکی تۆی زۆر بەدڵە تۆ چ سیفەتێکی خێزانەکەت زۆر بەدڵە چی چۆن؟ سیفەت وڵی ڕاستگۆیی چەند ساڵە زاواشان کردووە؟ تقریبا 21 ڕۆژ یان 16 ڕۆژ 21 ڕۆژ؟ بەلێ ماشەڵڵا چەند نوێنەمانە یاخوا پیرۆستان بێ پێر و خەڕۆبن پێکەوە ئیشەڵڵا نەخشە لەوەی بێ کە هەیە و ماوە ئیشەڵڵا زۆر سپاس باشە تۆ بە چ شتێکی زۆر زۆر معجیبی؟ وڵی ناخر ناگرێت تعریفی بکەم ئەوە لە پێش چاو نه شتێکە لە ناو دڵی خۆمە چ خواردنێکی زۆر خۆشە؟ خراو خواردنانەی کە ئێمە دەیخۆین لەوانەیەوە شارەزایتان نەبێت بەڵام بەگشتی من شارەزای مێڵێ بەگشتی خواردنەکانی خۆشن ڕاستی چ خواردنێکی زۆر زۆر بەتام؟ وڵی بەتامن زۆریان بەتام درشکی خۆشە؟ درشکی خۆشە؟ ئەرێ وەڵا خواردمان زۆر خۆش وەڵا تامێنۆشی جیانتان بێن ئیشەڵڵا زۆر سپاس مەمنون باش ئێوە شتێکی خۆشم لە بینی خۆتانە بۆ ناگێڕنەوە بەسەراتێکی خۆش بێ واللهی بڵێم چی فترێکی زۆر دەرباز نەبووە نازانم 15 ڕۆژی جارێ زەکریاتمان چۆنە پێش ئەوە ینی چی توێ ئەوە؟ خزمانە خزمی چیتە بۆ نمونە پورزاتە خاڵۆزاتە؟ خزمین زۆر باشە بە ئەوەی نەکەم خاتونجان من ئێستا پرسیارێک لە تۆ ئەەکەم ئەگەر زانیتەوە کاتە بیتە خاوەن خەڵەت باشە؟ پرسیاری من ئەمڕۆ بۆ تۆ ئەڵێ ماشەڵڵا ئەو دەنگە زۆر زۆر بەرزەیانی منە بێ زۆر زۆر هاوارکەم پرسیارەکەی من بۆ تۆ ئەڵێم کیساڵ چەند ساڵ دەژی؟ نازانی؟ وەڵامێکم پێ بڵێ ئاسانکاریت بۆ ئەەکەم باشە؟ شارتن تەدۆ بۆنام باش بێ هەڵبژاردن؟ باشە لە بینی دوو ژمارەیە اختیاراتت بۆ ئەەکەم یەکێکیان هەڵبژێرە باشە؟ 350 یاخود 250 250 بێ 250 دڵنیایی؟ بەلا ئەو بی دەرستە بلا ئەو بێ دێوەڵا وەڵامێتە دروستە
سپاس گەڵای بخێرەتت بۆ لای هاوسەرەکەت بزانم پرسیاری لێ بکەم بزانم ئەو چیم پێشکەش ئەنی چیم جا بەداتەوە باشە زۆر سپاس من ئێستا پرسیارێک لە تۆ ئەکەم بەڵێ. ئەگەر زانی دە کاتابی دەخاون خەڵات باشە بەڕێزی باشە پرسیارەکەی من ئەمڕۆ ئەڵێت کامە ئاژەڵە پەنجەمۆری وەکو پەنجەمۆری مرۆڤە پەنجەمۆری وەکو پەنجەمۆری مرۆڤە وەڵای بڵێم چی پشیلەمان هەیە کەمێک پێچێ بەس بزەبت نییە بەس پشیلە نییە ئەمە ئاسانکاریەک شتێک هەڵبژارنێک ئاسانکاری بۆ بکەم ئاسانکاریم بۆ خێزانەکەت کرد مادەم تازە زاشتان کردووە تازە چونەتە ناو پرۆسەیە بە ئاسانکاریتان بۆ بکەم باشە زۆر سپاس خۆت بەڕێزی مەیمون کوالا کوالا زانیاریم کەمێک لەسەر کوالای کوالا ڕاست دەکەی کوالا پەنجەمۆری بە پەنجەمۆری مرۆڤە چی دڵنیای دڵنیام زۆر زۆریش زۆر باشە وەڵامی تۆش زۆر دروستە دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون ئێوە شتێکی خۆشتان هەر بۆ نەگەڕامەوە بۆ جارێکتر ئینشاءالله ئینشاءالله زوو دەیمێنم باشە دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستەکان خۆش بێ ئەپی لە زووتان هەیە ئێوە پرۆگرامی لە زوو خواردنی تیا تەڵەب ئەەکەیت ئەگەر نیتانە ئێوە ئەتوانن لێرە سکان بکەن هەم ئەپەکە دابەزێن و هەمیش خواردنەکان ببینن خۆشترین خواردنەکان لە ئەپی لە زوو هەیە ئێوە دەتوانن دای بەزێنن و بە بڕی 15,000 دینار ئێوە حیسابتان هەیە دەتوان خواردن لێوەدا بکەن باشە و بە خێراترین کاتیشە گاتە بەردەستان زۆر سپاس مەمنون و هەروەها لەلایەن مانگۆوە بووی بە خاون خەڵات هەر لە فامیلی مۆڵات تۆ دەتوانین بچی بازاری خۆت لێوە بکەیت دەست خۆش زۆر مەمنون خێر بێ سەرچەوە دەستەکان خۆش بێ سەر چاوم خۆشحاڵ بووم بەڕێزی مەمنون زۆر زۆر سپاس تەشەکر ماشەڵڵا خێزانێکی زۆر جوانن نازانم لە کامیانەوە دەست پێ بکەم با لە تۆ دەست پێ بکەم باشە کەمێک وەرە پێشتر چۆنیت باشم وەڵا زۆر سپاس باشی تۆ بەڵێ زۆر باشە ناوی تۆ چییە بارین بارین خان مانەی ناوەکە چییە بارین هەر بارین دزی باران بارین زۆر باشە ئەی تۆ ناو چییە بریا بەڵێ بریا یعنی چی ینی خۆزگا ینی وەک بریا ئەو شتم بووە خۆزگا کاک بریا تۆ چەند ساڵی ئەم من 18 ساڵم ماشەڵڵا لە من زۆر بچووکتری ماشەڵڵا باڵات زۆر بەرزە وڵی دەیتر ئەو کاری خوایە زۆر باشە وەرە بزانم تۆ چۆنی خاسم خاسی بەڵێ وەشەنی بەڵێ باشە ناوی تۆ چییە کابان کابان بەڵێ گەورە بێ بیتە کابانێکی زۆر باشە باش حەز لە خواردنە بەڵێ باش ئەوە چی تۆیە دایکم چیت هەیە بۆ دایکت چی چیت هەیە بۆ دایکت چی پێ ئەڵێ دایە ئەها جملێ خۆش ئاها نازانم چی بێت نازانی پێ بڵێ کە خۆشت دەوێ خۆشتەوە ئەها دایە خۆشتم گەرەک ئەوی منیش تۆم زۆر خۆشگەرە گۆرە پێشەوە بزان با بچمە لای دایکت باشە خاتون گیان تۆ چۆنی گیانەکەم مەمنونم باشم ئەو پێچە زۆر بەناز بێ گەن بەنازە نە زۆریش نەوەی سێ دووربینوسەکەیە کەمێک نازمان بۆ کە کابان خان باشە خاتون گیان ناوی تۆ چییە من سایدە سعیدە بەڵێ ڕۆژانە بەچێوە خەریکی ڕۆژانە وڵا بە مناڵەکان و بە سوسیال میدیا و بە خانمی ماڵی بەڵێ باشە خوێنەری کتێبی بەڵێ زۆر چ کتێبێک زۆر لە لای تۆ بەدڵتە وڵاگەر کتێبە کوردیەکان بێژم کتێبەکان بەختیار عەلی کتێبەکان فەرهاد بیرباو کتێبەکان شێرزاد حەسەن وەلێ بازێکیم بە تەرجمەی فارسیەوە بازێکیشم بە کوردی ئەسڵەکەی خوێندۆ زۆر باشە ماشەڵڵات لەبێ زۆر نازداری ئەو چی تۆیە ڕۆژمان باڵیان هەرەوە کوڕ منزر مناڵ گەورەمانە درێژترە ناوی تۆ چییە ڕۆژمان ڕۆژمان یعنی چی ڕۆژی ڕۆشن ڕۆژی ڕۆشن وڵا ماشەڵڵا سەرۆقژە زۆر جوانە خۆش مەمنونم پۆلی چنی تۆ ئەخوێنی بەڵێ کلاسەشتم پۆلی هەشتی ناوەندیە بێ زۆر باشە ئەرێ هەشتی دەبیر هەشتی ناوەندی ئەمە ئەکا تەواوە شتێکی خۆشم بۆ ناگێڕیتەوە چی مەسەڵەن بە دڵی خۆت نوکتە بێ بەسەر هاتێک بێ شتێکی خۆشم پێشکەشکە نازانم مەسەڵ نەسیحەتێ بکەم
آره وقت خۆتان فرە مەسەڵەن بە سوشال میدیا و ئەم جۆرە کارانەت مەگذارێنن سعیکەن لە وەختی زافەکانتانە واقعان کتێب خوێندن فرە خۆشە یا فیلم تماشاکردن بە زوانهای مختلف فیلم تماشاکەن کە بتوان زوانهای فرە بزانن و ارتباط بەرقەرارکەن. تۆ خۆت زۆر کتێبە خوێنیتەوە یان زۆر سەیری بەڵێ زۆر کتێبە خوێنمەوە و فرەتر ڕۆمانە خوێنم. حەز لە چ ڕۆمانێکە؟ ڕۆمان فرەتر داستانی بێ مەسەڵ ماجراجوویەکی بێ بەڵێ نویسەندەیش مەسەڵ لە ئینگلیسیە داستانەکان ڕۆڵداڵ خۆشە مناڵمە خوێندەوە ئیسە جەریدەن ناو فرە خاص نییە لە بیرمان ناو نویسەندە بەڵێ. باشە دەستەکان خۆش بێ با بگەڕێمەوە بۆ لای ئەوانە ئێوە شتێکی خۆش بە من ناگەڕنەوە وڵی هیچ لە مێشمانە نیێستەوەکەوەیکە بیگەڕنەوە نازانم بخۆ شتێکی خۆش بۆ ناگەڕێت نازان لە چی بگەم گۆرانی یاخود چی بڵێم گۆرانێکی خۆش بڵێەوە هەموو لە پشت تۆپێت دەڵێن گۆرانێکی خۆش بڵێ وەرە پێشە نازانم آخر چ گۆرانیەک بڵێم با دڵی خۆت دڵێژێ بڕۆم بڕۆم دڵی دیم ناڕۆم 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 لەم دوو دڵیادا هاوار خوایە کوانێ ڕێگایە دڵێژێ ئەی دێوانە چون دڵی ناچمە ئەو جێ جوانە دڵی دیم ئێژێ ئەم دڵ بەردا بۆ تۆ هەر دەردا دەستەکانت خۆش بێ دەنگت ئەوەندەش خۆشە ها گۆرانێکی ترشم بە ناڵێ خۆی نازانم آخر چی بڵێم حەزت بە خۆت لە چ گۆرانیەکە تۆ گۆرانی زۆر ناڵێم گۆرانی زۆریش گوێ ناگرم گۆرانی زۆریش نازانم باشە دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس دەنگت هەر بمێنێ دەنگت زۆر خۆشە حەزەکەی کە گەورە بی ببی بچی بەس وەرە پێشەوە ئەوەندە مەڕۆ دواوە معلم هەرچێ بێتە سەر ڕێگەمە بەڵام زۆرتر معلم بم باشە ئەی تۆ حەزەکەی بۆ نمونە لەوە گەورەتر بی لەوە باڵات بەرزترە ببی بچی وڵی ئەمن تقریبان لە ڕێگە گەشتماکە بمەوە ئیشی و کابرایە کامێرامان باڵێ و ئێستا شەر ئەو شتە ئێدیتۆر و کامێرامان باڵێ ساخ بێ زۆر سپاس دەیوەرە تۆش گۆرانیەک بۆ من بڵە کابان خان دەیوەرە کابان خان وەرە بۆ لای من وەرە کابان خان ئەگەر گۆرانێکمان بۆ ئەڵێیت بۆمان بڵێم و کاتەمەش هەدی خۆمت پێشکەش ئەەکەم باشە دەیڵە ئاو ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی کۆنی کوردە بەخۆشی و بەهاتەوە ئاو ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی کۆنی کوردە بەخۆشی و بەهاتەوە زۆر سپاس دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون باشە با من پرسیارێک لە ئێوە بکەم ئەگەر زانیتانە کاتا بنە خاوەن خەڵات ئەگەریش نەتانزانی بە پێکەوە چاڵنجەکەکەین باشە رازین زۆر باشە پرسیارەکەی منەڵێت باڵندا دەتوانێت هەتاوەکو چەند هەزار پێ بەرز بێتەوە چەند هەزار پێ هەفتە نا خواردتر یا ئۆکەی خواردتر خواردتر 45 نا خواردتر خواردتر سی درستە 35 هەرسی سی تۆ دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون وەڵامەکەت ڕاستە تۆ بیتە خاوەن خەڵات لەلای ئێمە بەس با من چاڵنجێک لەگەڵەوانە بکەم کاک باری بریا عفو تۆ بارینی من لەم تێک چ ببوورە خوشک و بران هونیە باشە بێ ئەوەی سەیری مۆبایلەکەت بکەی شەحنەکەی ڕێژەکەی چەندە بە تەقریبیش بێ وەریەگرم کێشەم نییە 37 ئۆکەی سیرکە تۆ ئەتوانی لە بینی سی بۆ چلە وەڵامێکم پێ بڵێ ینی لەو بینەیە ئەگەر نزیک بێ وەری ئەگ 35 با ببینین زين 35 39 بس اگر ازيد نبي بكاميري بشامدم
دەستەکان خۆش بێ زۆر سپاس من چاڵنجەکەم لەگەڵ تۆ کرد وەرە بام چاڵنجێک لەگەڵ تۆ بکەم قژ جوان وەرە لای منە وەرە تاریخی لەدایکبوونی دایکت ئەرێ ئۆکەی با ئەو بیڵێ تۆ توانی بکەیت تۆ کوردی خۆمان وایە بەس بەبێ گزی دەیە بەهمەن دەیە بەهمەن دەی بەهمەنە بێ بە دەی ڕێبەندان دروستە دەی ڕێبەندان بەڵێ مانگی چەند مانگی دوو دەی دوو 1970 ده ئەوی نەوت 1358 تەمام دەستەکانتان خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە ئەگەر هاوکارانم خەڵەتەکەم پێ بدەن دەستەکان خۆش بێ زۆر سپاس پیرۆستان بێ ئێوە بوونە خاوەن خەڵات دەتوانن بە بڕی 25,000 دینار لە هۆم ئەستەمبوڵ بچن بازاڕی بکەن هەر لە ناو فامیلی مۆڵە لە خوارەوە ئەوەش مانگۆیە تۆ دەتوانی بڕۆی لەوێ بازاڕی بکەیت و خەڵاتەکانی خۆت وەربگری باشە ئەوەش ئیندۆر گەیمە هەر لە ناو فامیلی مۆڵ پێکەوە دەتوانن بچن سێ یاری بە خۆڕایی تاقی بکەنەوە بۆ گەورانیش ئەبێت دەتوان بچن کاتێکی خۆش لەوێ بەسەر بەرن باشە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس ئەگەر هاوکارانم خەڵاتەکەی ترم پێ بدەن ڤێرس ڕۆژمان هەیە سپۆنسەری تازەیە بۆ ئافرەتان ئەبێت تۆ دەتوانی وەری بگریت و سوودی لێ ببینی زۆر سپاس مەمنون لەبیرم نەچێ ئیندۆر گەیمێکیش بدەم بە ئەو قژ زەردا تۆش دەتوانی بچیت لەوێ کاتێکی خۆش بەسەربەری ئەستان خۆش بێ مەمنونم زۆر خۆشحاڵ بم دەستان خۆش بێ ساڵی خۆشتان بێ ئینشەڵڵا دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنونم پێ خۆشحاڵ بێت دەستان خۆش بە زۆر مەمنون دەست خۆش بێ زۆر سپاس مەمنون سڵاوتان لەبێت سڵاو لێ ئێوەش سپاس بەخێر هاتن بە فامیلی مۆڵ بژیت مەمنون فامیلی مۆڵتان پێ چۆنە کەشوهەوای فامیلی مۆڵتان پێ چۆنە شوێنێکی بەڕاستی خۆش بوو بە تایبەت بۆ بنەماڵەکان ئەوانەی کە مناڵۆشتیان هەیە شوێنێکی تایبەت و جیاوازە زۆرش پێ خۆشحاڵم و هاتنەوەی ساڵی تازەی کوردیشتان لە خۆتان و بینەرانیشتان پیرۆزبایی ئەڵێم هیوادارم ساڵێکی خۆش و پڕ لە لەش ساقی و سڵامەتی بێ بۆ هەموو تۆ کەشوهەوای فامیلی مۆڵت پێ چۆنە سەردانی فامیلی مۆڵتان کردووە والله فامیلی مۆڵ مۆڵی ترەوە مۆڵەکان هەمویان تقریبان وەکو یەکوان بەس مۆڵێکی خۆشە فامیلی مۆڵ باشە بۆ کات بەسەر بردن بۆ کڕین و ئەو شتانە بنەماڵەکان منداڵەکان دەتوانن سەرگەرم بن باش زۆر سپاس ڕۆژانە بچیوە خەریکی تۆ من بە ئیشی بەتەبت ئیشی خۆمەوە من چییە من پزیشکم باڵێ وایە لە چ بوارێکە هێنی پزیشکی چیت من لە بواری نەشتەرگەریە نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری باڵای مەمک زۆر باشە تۆ پیشە چییە من ئەندازیارم بەڵێ باشە کامتان زۆر جددین ئێوە چی یەکەم جارێ برادری باڵێ وایە زین بران هەر براین بەڕاستیش براین خی گەورە لێکتان نەکە کامتان زۆر جددین کاگی برایم جددیترە ناچێ نه جدیە نازانم منزور لە جدی ئەگەر لە ئیش و شتەی خۆیان بە زۆر جددی و زۆر هەموو شتێک بەڕێک و پێکی بەڕێەوە بات و زۆر جدیە لە ئیشەکەی خۆیان چ شتێکی ئەوت زۆر بەدڵە جددیە لەبەرەوە نەشتەرگەرە و نەشتەرگەرە بێ هەم مێشکی هەم دەستی ئەبێ زۆر دقیق بێ و بەڵێ ئیشەکەی ئەنێر ئیشی نەشتەرگەری وایە لەگەڵ ئیشی نەشتەرگەریە کاک دکتۆرێکی لە دکتۆر باشەکانی لە بوارەکەی خۆیدا یاخۆ بەخێر هاتن من خۆشحاڵ بووم ئێمەش زۆرتر ئێوە شتێکی خۆشم لە بینی خۆتانە بۆ ناگەڕنەوە یان لە حیاتی خۆتانە شتێکتان لە بەسەر هاتبێت لە زەینتانە مابێتەوە واللهی نازانم ئەو شتەکە بەکایبران تۆ بیری لێکەوە تا بزانم شتێکم بیرەکەوێت کەڵکی وتن نایەتەوە واللهی نازانم فقط هیوادارم ساڵ داهاتوو ساڵێک بێت کۆتایی بێت بە نەهامەتیەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و هەموو پێکەوە دڵخۆش نەورۆزی یەکجاری کورد ئینشاءڵڵا جەشن بگرین زۆر سپاس بۆ تۆش با من پرسیارێکتان لێ بکەم ئەگەر زانیتانە بنە خاوەن خەڵات دەگەر ناپێکەوە چاڵنجەکەکەین باشە باش چ ئاژەڵێک گرانترین فەروی هەیە گرانترین
ئی پێستەکەیە ها کە ئەیفرۆشن دواتر شتی پێ دروست ئەکەن من نازان فریوچی ئێواتۆنن لە پشتەوە پێیان بڵێن فەرو چییە؟ تمساحە مارەوانەتوان نا من نازانم بەڕاستی فوقی دەریایی چییە؟ سیڵ ورچی دەریایی وەرچی نا نا پێستەکەی سەمور ئەوە من وەری ئەگرم کێشە نییە لەبەرەوەی تۆ کوردەکە زۆر باش لە من تێناگەن بەس ناهەونیە ینی ئەهێڵم یارمەتی وەرگرن لە دواوە کێشە نییە دوان لێمە یارمەتی وەرەکەن مشکلەکە ئەوەیە پرسیارێترمان لێ پرسەمە زۆر سەخت بوو سیارێکی تر لێ بکەم یان ئاسانکاریت بۆ بکەم یا ئاسانکاریمان بۆ بکە بێڵێ تۆزێ ئاسانکاری ئاژەڵداری ئەمە هیچ نەکمان نییە تۆزێ ئاسانکاریمان بۆ بکە شاید ئەرێ وەڵامەکە باشە ئاسانکاریتان بۆ ئەەکەم لە نێوان ورچی بەفر و ڕێوی ئاوی ڕێوی ئاوی ڕێوی ئاویە هەردووکتان لەسەرێک وڵام ڕێوی ئاوی باڵێ وەریگرم وەریگرە خوب دی وەڵامیەوە زۆر دروستە دەستان خۆش بێ زۆر سپاس بە خێراتن بە فامی مۆڵ من خۆشحاڵ بووم ماندوو نەبن دەستان خۆش بێت سپاس بۆیەوە موفق بن نەگەراوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەست خۆش پیرۆزە تۆ بووی بە خاون خەڵات بە بڕی 15,000 دینار لەلایەن ماکسەوە دەتوانی بچی سەردانیان بکەیت و بازارێکی خۆت بکەی هەر لە ناو فامیلی مۆڵە و هەروەها لەلایەن سکیچەرەوە تۆ بووی بە خاوەن چاکەت سپۆرتێک دەتوانی بچی سەردانیان بکەیت و وەری بگریت سپاس بۆیەوەش سپاس دەستان خۆش بێت لەشتان ساق بێ مەمنون سەرچاوەکان سلااو سڵاو بەخێر بێن سەر چاوان تۆ چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردووە بۆچی بە تەنیا دانیشتوی وەڵام من زۆر جار دێمە فامیلی مۆڵخە دانیشتەکانی جەوەکی خۆشە بارانی تێدانیا تۆز و خۆل و وانێتێن منزەرەکانی جوانە کەشەوەیەکی خۆشە بەگشتی شتەکانی ئەگەر شتێکم پێ بێت بۆ ماڵەوە بکڕم باسانی دەیکڕم و دەی بەمەوە لەگەڵ کەشەوەی ڕەمەزانە چۆنی ئەویش باشم ڕۆژەکەم دەگرم ئینشاءڵڵا داوامی خۆشم دەکەم ئینشاءڵڵا هەمووی بە جوانی بەڕێک پێچی دەڕواتن هەتاوە کوێستایی چتین و برسی ماندوو لەگەڵ ئیش و کارت هەر دەبیتن قابلەت تێن و ماندووبوون هەر لەگەڵ ڕەمەزان هەر دەبێتن بەس دەبی بەرگەی بگرین یەک لە مەرجەکان ڕەمەزان فێربوونی بەرگەگرتنە بەڵێ بەرگەکردن و تەحمل فێرە تەحمل بکردنە خۆ چ پیشەی بە زەحمەت مامۆستامە مامۆستای بنەڕەتی وەڵا کۆمەڵایەتی زیاتر سانستی ئەوە ینی ئێستا من پرسیارێکی مێژوویت لێ بکەم ئەبێ بزانی وەڵای هەمووی نا مێژوو زۆرە بەس ئیشەڵا زۆربەی دەزانم شتێکی خۆشم بۆ نایگەڕیتەوە شتێکی خۆشم پێشکەش ناکەی لە چ بابەتێک نتەحنێ نەحیەک بۆ نمونە چ شتێکی خۆشە بووە لەگەڵ تەڵەبەکانت لە زەینت مابێتەوە یان لە حیاتی خۆتە شتێک بێ خۆش بوو بێ ڕۆژانە شتی خۆش دەبینی لەگە تەڵەبەکان لە دانیشتن و لە گفتوگۆ لە بابەتەکان لەو پێش نەورۆز سەیرانێکمان کرد بوو گەڵە خۆش بوو هەر تەڵەبە و بانجی دەکردن خواردنی دەی نەدەگۆ لەگە من بخۆ نەمان دەزانین چ بکەین هەم خواردنە چ لێ بکەین زۆر خواردنەکانیان زۆر خۆش بوو شتەکە شیرینیایی نابوو سپاسیان دەکەین دەستیان خۆش بێتن مامۆستا زۆر سپاس باشە مامۆستا من پرسیارێک لە تۆ ئەەکەم ئەگەر زانیت ئەبێتە خاوەن خەڵات ئەگەر نەشزانی من و تۆ پێکەوە چاڵنجەکەکەین باشە ئینشاءڵڵا بەخێر بن ئینشاءڵڵا بەسەر چاو پرسیارەکەی من ئەڵێت چی گیاندارێکە پێنج هەستی هەیە پێنج هەست وەڵای لایەنی هەستەکان زۆر باش نازانم بەس زۆربیان هەندێکیان چاریە هەندەکەی پێنجێ هەندێک شەشێ نازانم بەڕاستی تاکید نیمە ناوەڵە ئێستامە چی بکەین پێکەوە وەڵی بیگۆرە پرسیارە بیگۆرە مەتەل بێت خۆشە با مەتەڵەکەت لێ بپرسم باشە ئەڵێت من کێم نەیەم داوام دەکەن بێم لێم ڕادەکەن وەڵی زۆر شتەیە هەندە جار داوای دەکەین خۆشە هەندە جاریش داوای ناکەین ئێستا داوای موچە دەکەین خۆشە بێتە کاتی
نایەتن زۆر ناخۆشە زۆر شتمانەیە لە دەرەوە لە قوتابخانە لە ماڵەوە زۆر شتمانەیە کارەبایە ئاوە شتانە حەز دەکەین بێتن هەندە جار باران دەبارێتن باران نەبیتن مامۆستا لە ناوەڕاستی قسەکە یەکسەر وەڵامەکەی هەڵێ نەباران نەبیت ئێستا کە خۆمان علااقات و لەگە جوتیاران زۆرە حەز دەکەین باران باری بەس حەز ناکەین لافاویش بیتن ئارە وڵە حەز دەکەین بارانەکی خۆش نەرم کەم بارێت بەڵام لافاویش دروست نەبیتن مامۆستا تە وەڵامەکە زۆر ڕاست بوو بارانە یەکسەر لێم وەرگرت نەمووی زۆر جەختی لەسەر بکەمەوەیان بۆ نمونە زۆر دوو دڵی بکەم بڵێم دڵنیای چکە زۆر بەجوانی شتەکەی بۆ شەڕحکردم دەستەکان خۆش بێ ئێوەش خۆش بی ئێوەش ماندی دەبن ئینشاءالله سەرکەوتو دەبن لە کارەکانی خۆتان سەرکەوتو دەبن ڕێستانەیە بەگەراوکارانم خەڵاتەکەم پێ بدەن مامۆستا تۆ لەلایەن سنتەر پۆینتەوە بە بڕی 15,000 دینار دەتوانانی بچی بازاڕی بکەیت و لە ناو فامیلی مۆڵە خەڵاتی خۆت لێ وەربگریت بەخێراتن دەستان خۆش بی زۆر سپاس دەستان خۆش بی زۆر سپاس خۆشحاڵ بووم ڕێستانەیە کەشتان دەکەین دەستان خۆش بیت ئازیزم ڕێ ئەو خوشک و براجانە هاتنە لای من زەمتە ناو چییە؟ نۆڤەر نۆڤەر؟ نۆڤەر کێ ناوی ناوی؟ بابمەڵە باوکت؟ هیچ لە باوکتت پرسیوە کە نۆڤەر مانای چییە؟ بەڵێ مانای چی نۆڤەر؟ مانای گوڵ مانای گوڵە؟ خۆش دەڵێ گوڵی زۆر جوانی ماشەڵڵا تەمەند درێژ بێ ئیشەڵڵا لە پۆلی چەنی؟ 5 پۆلی پێنجی؟ بەڵێ شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ گۆرانی چی؟ با دڵی خۆت گۆرانیەکەم بۆ بڵێ ئەی دنیا دنیا ئەی زالمە دنیا ئەی دنیا دنیا ئەی زاخێ دنیا دەوێز بیر تێگیرم ئەو بوچی دنیا دەوێز بیر تێگیرم ئەو بوچی دنیا دەوێز بیر تێگیرم دەوێز بیر تێگیرم ئەی غەزالە غەزالە ئەی زالمە غەزالە دەوێز بیر تێگیرم ئەو بوچی غەزالە دەوێز بیر تێگیرم ئەو بوچی غەزالە دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس مەمنون حەزەکەی کە گەورە بی ببی بەچی؟ دکتۆر حەزی بی بە دکتۆر؟ بەڵێ زۆر باشە دکتۆری چی؟ دکتۆری سەیدەلانی دکتۆری سەیدەڵانی؟ زۆر باشە لە ئێستەوە هەوڵی بۆ بدە زیرەک بە بخوێنە زۆر خەریکی مۆبایل و ئایپاد و ئەتاریۆ شتانە مەبە ئیتر زووتر گەورە ئەبی و ئەگەی بە ئامانجەکە و خەونەکەت باشە؟ باش ئەجا بچمە لای خوشکەکە بزانمەوە چێڵە باشە؟ چۆنیت؟ باشم باشیت؟ ناو چییە؟ لیڤا لیڤا؟ بەڵێ لیڤا خان؟ چەند ساڵی؟ 8 لە پۆلی چەنی؟ 3 پۆلیسی؟ شتێکی خۆشم پێشکەش ناکەی تۆ ژۆک و برایەکەت؟ لێکر لێکرێ بارانێ لێکر لێکر لێکرێ بارانێ لێکر کانی و ڕووبارێ پڕێڤ لێکر تو خەڵکی کوێ؟ سۆرانی سۆرانیت؟ وە بزانم وە بزانم ئەتوانی یارمەتی لە باوکت وەرگری بڵێ بابە خەڵکی کوێم پێی بڵێ ئەها ئۆکەی زۆر باشە بابەت چی و دووبارێکەوە بخۆم خەڵکی بادینانم بەس لە هەولێر لە دایک بوو ئەتو لۆندا مەکرد بازی نازانم ها نازانم نازانی زۆر زۆر سپاس تۆ حەزەکەی کە گەورە ببی بچی دکتۆر تۆش حەزەکەی ببێ دکتۆر باوکت دوو دکتۆری هەیە لە ماڵێ دانەیەکیان دکتۆرێ و دانەیەکشان دکتۆرە بەڵێ تەمانتان درێژ بێ ئیشەڵڵا خوای گەورە بۆ دایک و باوکتان بهێڵێ من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە وەرەوە پێشەوە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس ئەنجا ئێستا من هەدیەکتان پێ ئەدەم تۆ دەتوانیت بچی لە ئیندۆر گەیم یاری بکەی باشە لەگەڵ خوشکەکەت چەند یاریەکی تێدا توانم بچم بە خۆڕایی تاقی بکەنەوە باش و هەروەها ئێوە دەتوانن ئەوە بدەی بە باوکت ئەپی لە زوودا بەزێنێت خۆشترین خواردن لەوێ هەیە و داوای بکەن بە خێراترین کاتەگاتە بەردەستان باشە بە بڕی 15,000 دینار دەتوان خواردن داوا بکەن بەس ئەگەر هاوکارانم ئەو هەدیەم بدەنێت بیباتۆ بۆ دایکی دەستەکانت خۆش بێ ڤێرس عەفو ڤێرس ڕۆچەرە تۆ دەتوانی بچی بیدۆیتەوە بە دایکت سوودی لێ ببینێ باشە
چی بە دایک و باوکت ئەڵی لێرەوە پێیان بڵێ زۆر خۆشم دەوێن بەستا قۆبم خی گەورە دایک و باوکت لە نەسێنێت تەمەنیان درێژ بێ باشە باشە زۆر سپاس دەستەکانتان خۆش بێ سەرچاوەکانم بەڵێ بینەرانی دیمەن تیڤ من بەم شێوەیە کۆتاییم بە پرۆگرامی ئەمڕۆی مایکە سوورەکە هێنا بە هیوان بەدڵی هەموو لایەکتان بێ و سفرەخوانی هەموو لایەکتان ڕازاوە بێ ئیشەڵڵا هەتاوەکو پرۆگرامێکی تری مایکە سوورەکە هەر شاد بن.